ئەمڕۆ یەکی تشرینی یەکەم 2 ساڵ بەسەر سەرهەڵدانی خۆپیشاندانەکانی عێراقدا تێدەپەڕێت کە کۆمەڵێک گۆڕانکاری گەورەی بەدوای خۆی داهێنا. لە 1 دەی 2019 کە لە بەغدای پایتەختەوە بۆ دەربڕینی ناڕزایەتی لە بەرامبەر خراپی دۆخی ئابووری و نەبوونی خزمەتگوزاری و بڵاوبوونەوەی گەندەڵی و بێکاری یەکەم پرێشی خۆپیشاندانەکان سەری هەڵدا کە دواتر بە شۆڕشی تشرین ناسرا و پارێزگاکانی دیکەی تەنیەوە. بەڵام دواتر ئامانجی خۆپیشاندان بۆ ڕووخانی ڕژێم و دەست لە کارکێشانەوەی عادل عەبدولمەهدی سەرۆکوەزیرانی ئەو کاتی عێراق گۆڕدرا و حکوومەتێکی کاتی بە بەمبەستی ئامادەکاری بۆ ئەنجامدانی هەڵبژاردنێکی پێشوەختە پێکهێنرا. سەرەڕای خراپی بارودۆخی ئابووری خۆپیشاندەرانی عێراق ئیدانەی دەستێوەردانی دەرەکیان لە کاروباری ناوخۆی عێراق دەکرد و لە چەندین ناوچە ئاڵا و بارگای نوێنەرایەتی بەشێک لە وڵاتانی ئیقلیمی سوتێنن. هەروەها لە 27 تشرینی دووەمی 2019 کە یەکێک بوو لە ڕۆژە خوێناویەکان خۆپیشاندەران کونسوڵخانەی ئێرانیان لە شاری نەجەف سوتاند و دەیان خۆپیشاندەر کوژران و بریندار بوون. لە بەرامبەر فراوانبوونی خۆپیشاندانەکاندا حکوومەت پەنای بۆ بەکارهێنانی هێز بردو. هێزەمنەکان بە شێوەیەکی دڕندانە ڕوبەڕووی خۆپیشاندەران بوونەوە و لە سەرەتای خۆپیشاندانەکانەوە تا دامرکاردنەوەی تەواوەتی 740 کەس کوژران و زیاتر لە 17,000 بریندار بوون کە 3,000 کەم ئەندام بوون و زۆرینەی قوربانیانیش لە بەغدادی پایتەخت بوون. جگەلەوەی سەدان کەس لە چارەکانی خۆپیشاندانەکان دەستگیر کران و بۆ ماوەیەکیش حکوومەت هێڵی ئینتەرنێتی ڕاگرت. وەک وەڵامدانەوەیەک بۆ داوایەکی عەلی سیستانی گەورە مەرجەعی شیعەکانی عێراق و دامرکاندنەوەی خۆپیشاندانەکان عادل عەبدولمەهدی سەرۆکوەزیرانی ئەو کاتی عێراق لە 30 تشرینی دووەمی هەمان ساڵ دەست لە کارکێشانەوەی خۆی پێشکەش بە ئەنجومەنی نوێنەران کرد بە مەبەستی ڕێخۆشکردن بۆ ئەنجامدانی هەڵبژاردننی پێشوەختە کە بڕیارە لە دەی ئەم مانگە بەڕێوە بچێت. لە 21 ئابی 2020دا ئەنجومەنی وەزیرانی عێراق چەند بڕیارێکی دەرکرد بۆ قەرەبووکردنەوەی کوژرا و بریندارانی خۆپیشاندانەکان و ناردنی هەندێک لە بریندارەکان بۆ دەرەوەی وڵات بە مەبەستی وەرگرتنی چارەسەری پزیشکی. لە 8 ئەیلولی هەمان ساڵ مستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراق پێشوازی لە نوێنەری قوربانیان کرد و پێڕاگەیاندن ساڵێکی تەواوە لە هەوڵی دابینکردنی قەرەبوودایە بۆیان، بەڵام ئەنجومەنی نوێنەران داواکەیان ڕەت کردووەتەوە. لە کاردانەوە دەرەکیەکانی شۆڕشی تشریندا ڕێکخراوی پەیامنێرانی بێسنوور راپۆرتێکی بڵاو کردەوە کە تێدا ئاماژەی بۆ کردووە لە سەرەتای خۆپیشاندانەکانەوە ڕۆژنامەنووسان ڕوبەڕووی سەرکوتکردن بوونەتەوە و مامەڵەیەکی ئەمنی نەشیاویان بەرامبەر کراوە. هەروەها ڕێکخراوی هیومان ڕایتس وۆچ بڵاوی کردەوە هێزەمنیەکانی عێراق هێزی بکوژی لە ڕادەبەدەر و ناپێویستیان بەکارهێناوە لە بەرامبەر خۆپیشاندەران لە کاتێکدا ئەوان لە هەندێک حاڵەتدا تەنها بەردیان پێبووە. لە 22 تشرینی یەکەمی 2019دا ئەنتۆنیۆ گۆتێرس ئەمینداری گشتینەتەوە یەکگرتوەکان سەرکۆنەی پێشێلکاریە گەورەکانی لە دژی مافەکانی مرۆڤ کرد کە لەلایەن هێزەمنیەکانەوە لە بەرامبەر خۆپیشاندەرانی مەدەنی شارەکانی عێراق ئەنجام